هەردوو گەڕەکی گوڵان و پیشەسازی لە قەزای دەربەندی خان بەهۆی کارگەکانی بلۆک و بەردهاڕینەوە ڕوبەڕووی گرفتی ژینگەی بوونەتەوە. ژمارەی کارگەکان 100 کارگەیە و تەنها 15 مەتر لەو دوو گەڕەکەەوە دوورن و دانیشتوانی هەردوو گەڕەکەش دەڵێن کارگەکان ژیان و گوزەرانی ئێمەیان تێکداوە. تەپوتۆ جارێت تەپوتۆ وەختێ بای ژێری بێتر ئاست لێراشەوە سیارە بێ لێراشەوە ئەم تۆزەکەشی لەگەڵ لێ ماڵانە سێرگە خاچۆ سپی بۆ ئەوە سێرگە و خێوەنی نەچیاتر شتیا دانی سپێت و تۆزی ئەم مامەلانە ژیانی بۆ نێڵێ گەچ و خۆش ژیانی نێڵان نەبوو خۆمان نەبوو ماڵ و مناڵمان خۆ ئەگەدارە جاری واجل ئەشوەرین دوو جاری پی ئەەکەین و ئەیوێن و ئیشوەرین و هەم تێرنی و هەر پیس و خواڵ و گەچێ ئەوە حاڵی دارەکانمان ئەبێ خۆمان چی بین دوان زەمانە ئەم تۆزەوەی هەمووی تووشی ڕەبەوە بۆ هەمووی تووشی نەخۆشی بوو داواکارین لەلایەنی پەیوەندیدار بێن بەهانامانم. نەبوونی بوجە ڕێگرە بۆ گواستنەوەی کارگەکان و قایمقامی دەربەندی خانیش دەڵێت لە هەوڵیەوە داین لەگەڵ دانیشتوانی هەردوو گەڕەک و خاوەن کارگەکان لەسەر بنەمایەکی هاوبەش ڕێک بکەوین. ئەرزیان بۆ تەخسیس کراوە بەزەم ئەرزا پێویستی بە ڕێگاوبان و پێویستی بە کارەبا و پێویستی بە ئەوانە هەیە بۆ گواستنەوەیان ڕاستی لە فەرمانگەی ژینگە بەڕێوەبەرایەتی گەشەپێدانی پیشەسازی سلێمانی و لیژنەیەکی پەرلەمانیش و چەندین لایەنی پەیوەندیداریش هاتوونەتە سەرخەت لەسەر خراپی ئەم تەپوتۆزەی کە بەسەر ئەو ماڵانەیە کرێ و ژیان تایە سەخت بووە. فراوانبوونی شار و شارۆچکەکان و کارنەکردن بۆ جارێکتردا ڕشتنەوەی نەخشەی بنەڕەتی بووەتە کێشە و گرفت و خەڵک و حکوومەتیش پێکەوە گرفتاری نەبوونی بووجەن بۆ چارەسەرکردنیان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندی خان.